والله أي أو کەسێک کە ئیماندار و متدەینی دینداری ژنی یا پیاوی کچ یا کوڕی والله تۆ بەڕێزترین دروستکراوی خۆی مادەم ئیماندار بیت دڵخۆش بە لای خوا بەڕێزی با لای بێدینێک ڕێزت نەبێ گرنگ ئەوەیە لای خوا بەڕێزبی چونکە گەڕانەوەی من و بێدینەکەیش هەر بە لای خوایە من و تۆ بێدینێکیش هەر دەگەڕێنەوە بە لای خوا بۆیە والله تۆ لای خوا زۆر بەڕێزی بەهۆی ئیمانەکەتەوە خوای گەورە ئەو ڕێزەی بە تۆ بەخشیوە ئیمانداری سپاسی خوا بکە دوعای خێریش بکە بۆ کەسانەی کە خوا هیدایەتی نەداون خوا هیدایەتیان بدات خوای گەورە دەفەرمێ ئەمە ئاەتی قورئانە سوورەتی بەیینە إن الذين كفروا من أهل الكتاب والمشركين في نار جهنم خالدين فيها أو كساني ككافر بباورن لقاورو جولك كان والمشركين أهل الكتاب قاورو جولك مشركين أواني غير قاورو جولك بيدين كان ملحد كان علمانية كان أوانيك بيدين قالت بإسلام دكن أوانا خواهي قرد فرمي أوانا أهل آقرن في نار جهنم بحتاتا إلى جهنم دادمي النوا أولئك هم شر البرية أوانا خرابترين دروسكراوي خوان دروسكراوي خوا خرابترين دروسكراوي خوا بيدين كان أوانا قالت بإسلام دكن قالت بپۆشاکێک دەکەن گاڵتە بە جلوبەرگێک دەکەن کە هی نەنک و دایکیانە کە هی ئیسلام و پێشتریش هەبووە پرۆسەی ڤیدۆکۆنەکان بکە هی وڵاتە ئەجنەبیەکان و وڵاتە غەربیەکان بکە هی 100 ساڵ لەمەوە پێش ئافرەتەکانیان هەمووی پۆشتەیە ڕاستەکی دیندار نەبوون بەڵام ئەو کاتە ئەم پۆشتەیە هەر هەبووە پێشتر بەڵام تازە ئەم بێ پۆشتەیە پەیا بووە ئەمە کۆنەپەرستی نییە کە ئینسان خۆی داپۆشێ لەبەر خاتری خوای پەروەردگار بۆیە خوای گەورە دەفەرمێ ئەوانە خراپترین دروستکراوی خوان ئەوانەی کە کافرن بەم ئیسلامە پیرۆز بەڵام دەفەرمێ ئەوەشی ئیماندارە ئولائیکە هم خەیر البەریە الحەمد لله ئەوانەشی ئیماندارن لەگەڵ ئیمانەکەیە چاکش دەکات چاکەکارە ئیمانی هەیە و نوێژ دەکات ئیمانی هەیە ڕۆژوو دەگری ئیمانی هەیە زەکات دەرەکات ئیمانی هەیە حەج و عومرە دەکات ئیمانی هەیە و بهمو إسلام بهمو ركنكاني إسلام ركنكاني إيمان أو أنا أولئك هم خير البرية باشترين دروسكراوي إخوان الحمد لله توي إيمان دار دل خوش با باشترين دروسكراوي إخواي أوشي قالت بإسلامك وبدينك تودك خرابترين دروسكراوي إخوايا بدقي قرآن خواد فرمي خرابترين دروسكراوي من بدينك كانن باشترين دروسكراوي من إيمان دارانن الحمد لله ئیمانداری کەواتە دڵخۆش ڕۆژێک دێت بێدینەکانیش پەشیمان دەبنەوە بەڵام قیمەتی نییە